الحمد لله وبه نستعين. صفتێکی زۆر جوان و جەوهەری هەیە لە هەر ئافرەتێکی مسلمانە هەبێت ئەم ئافرەتە ئەبێتە ئەهلی بەهەشت. خوای گەورە وعدی داوە هەر ئافرەتێکی تەوبەکاری بۆ خوا سوڵحاوی داوێن پاکی باڵاپۆش و بە حەیا و بە حورمەت هەڵگری ئەم صفتە بێت وعدی داوە لێی خۆش بێت و وعدی داوە ڕاستە و خۆ لە دوای مردن بیبا بۆ بەهەشت بەسەر ئەرزە ئەسوڕێتەوە ئەم ئافرەتە ئەهلی بەهەشتە. بەڵام بەداخەوە زۆربەی هەرە زۆری ئافرەتانی مسلمان ئەم خاڵەیان فەرامۆش کردووە هەڵگری ئەم صفتە جوانە صفەتی خۆشەویستی نێوان ژن و مرد. با بە ئێستا هەرچی پیاو هەیە زۆربەی زۆری پیاوەکانمان گلەیی ساردی خێزانەکەی ئەکات ئەڵێ خۆشەویستی ناداتێت. بەخوای عەزیم بەڕێزانم کاتێک فەساد زۆرە بێت کاتێک خیانەتی زەوجی زۆرە بێت ئەوەی ئێمە یەکتریمان ئیهمال کردووە. جا بۆیە ئیمڕۆ زۆر بە تەرکیزەوە گوێ لە من ڕابگرە من ئەم قسانە بۆ تۆەکەم من تەنها خەمی تۆمە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە ناو سەحابەکانەوە فەرمووی ئەلا ئوخبیڕکم بنیسائیکم من ئەهل الجەنە ئەتانەوێ ئیمڕۆ مژدەی بەهەشت بدەمە کۆمەڵێ لە ئافرەتانی ئومەتم. ئەنجا ئەگەر بوویتە بە باڵاپۆش ئەگەر تەوبەیەکی یەکجاریت کردووە بەڵام هەڵگری ئەم صیفەتە نیت ئەبێ لە خوا بترسیت چکۆن سوێن بەخوای پەروەردگار زۆر جار تەوبە ئێماڵین بەس تەوبەکردن لە گوناهە هەنێشت بە عیبادەت نازانین و هەنێشت بە گوناه نازانین. قەسەم بەخوا فەرامۆشکردنی خێزانەکەت ساردوسڕی لەگەڵ خێزانەکەت وەک گەورەترین تاوانە. هیچێک لەو صیفەتە جوانانەی کەوا لە ئافرەتە هەبێت صیفەتی خۆشەویستیە بۆ مێردەکەی و ئەم صیفەتەش ئەیبا بۆ بەهەشت بەڕاستی. هەر کەسێک خاوەنی صیفەتی خۆشەویستی بێ لەگەڵ هاوسەرەکەی خۆیە ئەم صیفەتە جوانە بەرەو بەهەشت دێبات. فەرمووی الودود الولود العؤود هەر ئافرەتێک پیاوەکەی خۆی هاوسەرەکەی خۆی زیاد لە ڕاددە خۆشەویستی باتێ. الودود حبی بەکار نهێنا واتە منبعی خۆشەویستی منبع الحب هەموو خۆشەویستیەکی خۆی خاڵی کردوتەوە لە مێردەکەی خۆیە بە دڵخۆشی ئەوێ کاتێ دوور ئەکەوێتەوە لێی خەریک شێت ئەبێت کاتێ لە ماڵە ئامادەیە بە هەموو شێوازێ نەخۆشی ناخۆشی بە هەموو شێوازێک خزمەتی مێردەکەی خۆیەکات. لە دووری مێردەکەی خۆی ئەم کەسە بێتاقەتە ئەم ئافرەتە بێتاقەتە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی العؤود عادەتی وایە ئەم ئافرەتە ئیذا ظلمت ئەو ظلمت جاری وا هەیە مێرد هاوسەر بەرامبەر بە خێزانەکەی خۆی ژنەکەی خۆی ئیتر شتێکەکە کەوا بەڕاستی شیاوی ئەوەی ئینسان بێت بێتاقەت بێ پێی. کاتێ تۆ زوڵم لە مێردەکەت ئەەکەی یا ئەو زوڵمت لی ئەکات باشە جاری وا هەیە تر ئەم ئافرەتە هەر لە خۆیەوە دەسەکا بە بۆڵەبۆڕ و فەرتنەیەکی دنیانێتەوە لەو ماڵەیە ئیتر شتێکە کاتی تر بای خۆشی تیا نامێنێتەوە بای مەرحەبابوونێکی تیا نامێنێتەوە. یا جاری وا هەیە مێردەکەت هاوسەرەکە دێتەوە تووڕێیە قسەیەکت پێڵێت دڵە ئەشکێنێت. صیفەتی ئەم ئافرەتە ئاوایە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر ئافرەتێک بەم شێوازە پیاوەکەی خۆی خۆش بێت و ئاشتەوایی لەگەڵ مێردەکەی خۆیان بکات واللهی خوای گەورە وعدی بەهەشتی پێداوە. فەرمووی ئەم ئافرەتە کە کاتی خەویەت کاتی ئەوەیە دیتر خەڵک ئیسراحەت بکات طبعا پیاو چۆتە ژوورێک ژن چۆتە ژوورێک ئەم ژنە بەتەنیا دانانیشێت و بەتەنیا خەوی لێ ناکەوێت ئەچێ بۆ لای هاوسەرەکەی ئەڵێ هذه يدي في يدك ئەمە دەسی منە لە ناو دەسی تۆیە دەسێکاتە ناو دەسیەوە بەخوا لا أغمض حتى ترضى قسم بخوا چاو لە یەک نانێم هەتا تۆ لێم ڕازی نەبیت هەتا ئاشتەوە نەبی لەگەڵمە. هەر ئافرەتێکی موسڵمانی بەخوا سڵحاوی باڵاپۆشی یەکتاپەرست هەڵگری ئەم صیفەتە بێت صیفەتی خۆشەویستی صیفەتی لێبوردەیی صیفەتی ئاشتەوایی صیفەتی بەختەوەری لەگەڵ مێردەکەی خۆیە ئەم ئافرەتە ئەهلی بەهەشتە لەسەر زەویە ئەسوڕێتەوە ئەتوانی بڵێ ئەمە ئافرەتێکی بەهەشتیە نەک ئەو ئافرەتێکەوە بچووکترین کەلیمەی پێ ئەڵێ یەکسەر بۆ ماڵی براکەی بۆ ماڵی باوکی کە سوکاری لێت خڕەکات نەوەک ئەو ئافرەتێکەوە بە مانگ جاری وا هەیە لەگەڵ مێردەکەی خۆیان قسە ناکات ڕەحمەتی خوا تێ بێت کەی ژیان بەشی ئەو هەموو حەقد و ڕەخا ئاکات بڕۆ دەستکە ناو دەستی خێزانەکەتەوە بڵێ هذه يدي في يدك ئەوە دەسم لە دەستایە قەسەم بەخوا لا أغمض چاو لە یەک نانێم حتى ترضى هەتا تۆ لێم ڕازی نەبی. ژیان کەی هێندە خۆشە ئێمە ئەو هەموو تاڵیەشی تێ بکەین بۆی ڕەحمەتی خواتان لێ بێت. خۆشەویستی نێوان هاوسەران
قەسەم بەخوا ڕێگەیەکە بۆ چوونە بەهەشت. ئەمیش یەکێکە لە عیبادەت. هەر ئافرەتێک مێردەکەی خۆی خۆش بێت، خۆشەویستی با بە مێردەکەی خۆی، هاوسەرەکەی خۆی خۆش بێت، حب و مەوەدە و عشقی باتێت، قەسەم بەخوا ئەو بۆ خۆی عیبادەتە. عیبادەت زۆر جار ئێمە تەنها لە نوێژ و ڕۆژ و کۆمەڵێشتا کۆمان کردوێتەوە، ئەمانە کڕۆکی عیبادەتن. بەڵام خۆشەویستی بدەی بە خێزانی خۆت ئەویش هەر عیبادەتە. قەسەم بەخوا خێزانەکەی خۆت فەرامۆش بکەی، سات بی لەگەڵیە، دڵی ڕازی نەکەی، ئەویش بۆ خۆی تاوانە. خۆی پەروەردگار بەختەوەری بخاتە ناو تەواوی خانەوادەکانەوە، خێزانەکان بەختەوەر بکات. بارك الله فيكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.